تکایە بەڕێزان تکایە ئاگاداری ئەم وێبسایتەوە هاوشێوەکانی بن. ئەمە وێبسایتێکە کە بە ناوی تیکتۆک شۆپەوە دانراوە، بەڵام ئەدرەسەکەی تیکتۆک شۆپ نیە، تەنها ناو و لۆگۆی و کۆمەڵێ وێنە هەیە کە بەکاری هێناوە بە شێوەیەکی فەیک، واتە ساختەیە. سیستمی ئیشپێکردنی ئەم سایتە قۆڵبڕاوەیە کە خەڵک لە ڕێگەی تەلێگرام و واتسەپ و فەیسبوک و ئەمانەوە بانگێش دەکەن بۆ ئەم وێبسایتە کە ئاڵێن وێبسایتێکی فەرمی تیکتۆکە. خۆی بینێتەوە لە کۆمەڵە تاسکە، لە کۆمەڵی ئەرێککە ئەڵێ ڕۆژانەم ئەکانە جێبەجێکە بڕێ پارە دابنێ، ئێمە خۆمان خێرت پێین. تر تاسکەکان لەیەکەوە تا 52 تا 55 تا 60 تاسکە تۆ کە ڕۆژانە وەکو چالەنجێک وەکو تاسکێک جێبەجیانەکەی ئەوان پارەتێنێ. لەبەرەوە ئێستا خەڵکێکی زۆر بەشداریان لەم تیکتۆک شۆپەیە کردووە کە بە هەموو شێوەیەک سایتێکن لە بابی قۆڵبڕی نایشەکەن، ئەوەی پارە بخاتە ئەم سیستمەوە لە مەرحلەی تاسکی دوو دەرباز بێ، ئیتر بە هیچ شێوەیەک پارەکەی نابینێتەوە. بۆ نمونە ئەم پارەی کە دایانناوە لەم ئەکاونتە نسویانە 5470 USDT، یعنی تقریبا 5400 دلاری کاشەکە حەقیقیەکە. تۆ ئەگەر بتوی ئەم پارە ڕاکێشێڵە بە 1000 USDT تر داخڵکەوە، 1000 دلاری تر. ئەگەر داخڵی شیکە ئەوان بە هیچ شێوەیەک تاسکێکی تر تێنە ناهێڵن پارەکە ڕاکێش. لەبەرەوە ئاگادار بن بەم وێبسایت و بەم سیستم و ماڵپەڕانە بڕوا مەکەن، چکە سەرجەمیان فەیکن و تەنها ناو و لۆگۆ ئەمانە بەکارێنن. ئەوەکوە بینن ئەم نسوێتی پارتنەر کە ئەمانە هەمی ساختەیە، بە هیچ جۆرێک ئەمانە پارتنەری ئەم وێبسایتە ساختەنین. زۆر بێم وێبسایتانەش دروستکراوی هیندستان و پاکستان و ئیندۆنیزی و مالیزی و کۆمەڵێ وڵاتی ترن کە خەریکی ئەم قۆڵبڕن، بە تایبەتی هیندستان و پاکستان. بەڕێزان ئەمە نمونەیەک بوو لەو وێبسایتانی کە لە بابی هەڵخەڵەتاندن و قۆڵبڕی نەکارەکەن ئەکرێ ئەمە بە هەمان شێوە بە ناوی فەیسبوکی شۆ بەکار بهێنرێ، واتە چۆن تیکتۆک شۆپەیە فەیسبوک شۆپ، ئەکرێ بڵێن تەلێگرام شۆپ. یعنی فکرەکە بۆ جۆرەیە ناوی یەکێک لە کۆمپانیا گەورەکان یان ئەو کۆمپانیانی کە باوەڕ پێکراوە و متمانە پێکراون ئەمان بەکاری هێنن لە پشتیەوە خەریکی ئیشی قۆڵبڕینی خۆیانە بن، کەواتە پێویستە زۆر وریا بن. کاتێک ئەتانێک بەشداری لە بزنسێک یا لە بازارێکا بکەن، پێویستە ڕاوێژ بە کەسانی دەوروبەری خۆتان بکەن، بە هیچ جۆرێک پاری تێنەکەن. بە 5000 و 10000 و 15000 خێر ئەوان پەرکێش دەکەن بۆی کە 100 دلار و 1000 دلاری تۆ بخۆن و دواتریش کەس ناتوانێت دەستیان پێ بگات، چکە ئەمانە سیستمەکەن خۆیان دروستیان کردووە، کەس دەسەڵاتی نییە بەسەر سیستمەکەیانە. ڕاستە خۆ کاتێک تۆ پارەکەس داخڵەکەی ئەوان سەحویەکەن بۆ خۆیان. هیوادارم بە دوور بن لەم جۆرە زەرەرانە. کاتێکی خۆش.